باس لە کتێبی شۆڕشەکەم دژی شێرپەنجەکەین کە ئەلبەتە بەیانی یادی ڕۆژی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجەیە کەم تا زۆر زانین کەم نەخۆشە بە شێوەیەکی زۆر بڵاو بووەتەوە هەموو تەمەنە جیاوازەکانی گرتووەتەوە کە بەیانی ئۆگاماژەم پێکدا یادی ڕۆژی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجەیە تیایدا ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی بە هەمانگی نەخۆشخانەی هیوا ناساندن بۆ ئەم کتێباکەن کام کتێبە لە نووسینی ستیڤان شەمزینیە کە یەکێکە لە نووسەرە دیارەکان هەڵبەتەوە کە زانی کە چەندین کتێبی دیکەی هەبووە جیاواز لەم کتێبەکە باسی لە خۆی کردووە. من ئێمە بۆی کە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین و بزانین کە ناوەڕۆکی کتێبەکە بە شێوەیەکی گشتی چی لە خۆی گرتووە و باس لە ڕێکخراوی شایرشەکەین بە شێوەیەکی گشتی میوانداری زۆر بەڕێز خەنجە محەممەدمان کردووە کە بەڕێزیان بەرپرسی بەشی ڕاگەاندنن لە ڕێکخراوی شار و ڕاستەخۆ لا ستۆریبانی کورساتنیسەوە لەگەڵمانجان خات و خەندە سڵاو لەبێت باین باش بەخێر سپاس بۆ ئامادەبوونت خات و خەندە هەر ئەگەر سەرەتا لە ناوەڕۆکی کتێبەکەەوە دەست پێ بکەین مەبزین بە شێوەیەکی گشتی ئەم کتێبەشی لە خۆی گرتووە و باز لە چیە کات سەرەتابانی ئێوە باش سپاس بۆ چاوپێکەوتنە کتێبەکە کتێبی شۆڕشەکەم دژی شێرپەنجە لە نووسینی ستیڤان شەمزینی کتێبێکە کە باز لە چیرۆکی نەخۆشێک ئەکات کە 12 ساڵە بەداخەوە کە بەهۆی ئەم نەخۆشیەوە ژیانێکی قورس بەڕێ ئەکات 12 ساڵە چارەسەر وەرگرێت و ئەم لە ساڵی 2023 لە دوای ئەوەی کە وەک خۆی باسی ئەکات ماوەیەکی زۆر لە کۆمایە بۆ و لە ژێر بێهۆشیە بووە بڕیاری ئەو یاوە کە ئەم کتێبە ینی بنووسێت و باسی چیرۆکی ژیانی خۆی بکات و ئیرادە و هێزی خۆی بکاتە چیرۆکێک و نیشانی ئەو بیخاتە بەردەسی ئەو کەسانی کە هەمان نەخۆشی کە بەداخوام نەخۆشیە ئەنی هەرێکێکمان مەحکومین بۆی کە ڕۆژێک لە ڕۆژان تووشی ئەم وەک خۆی ئەڵەت تووشی ئەم نەخۆشە ببین و بەداخەوە بە شێوەیەکی زۆر بەر چاو بڵاو بۆتوانێت کتێبەکە چوار بڕگە لەخۆ ئەگرێت بڕگە یەکەمیان باسی سەرەتای چارەسەر ئەکات وەک خۆشیەڵە بە زمانێکی زۆر سادە ئەینووسێت لەبەرەوەی کە زۆرترین کەس بتوانێت لی تێبگە کە زمانێکی زۆر سادێ و وشە زۆر ئەوە کانی تیا بەکار نەهاتۆ بۆی زۆرترین نەخۆشەکان بتوانن ئەم کتێبە بخوێنەوە زودی لێ ببینن بەڵێ وەکو ورەیەکیش بێت بۆ بێگومان ئەبێ هێز و ئیرادە بێت بۆ هەموو ئەو کەسانی ئەم نەخۆشیە گرتوێتی و لەلایەنە بەڵێ خاندەخان جگە لە مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبەکە سبینە چ چالە چشکە بەڕێوە ئەچێت سبینە ئێمە گڕێخراوی شار بۆ گەشە پێدانی مرۆیی بە هەمانکی نەخۆشخانەی هیوە ئەم کتێبە زۆر دەمێکە لە لای ئێمە هەیە بەڕاستی کاک ستیڤان وەک خۆی پێشنیاری بۆ کردو پێخۆش ئەم کتێبە بچێتە خەستەخانەکانی کە تایبەتن بەم نەخۆشیە ئێمەش بڕیارمان ناوە کە سبینێکە ڕۆژی بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە بڕیارمانە لەم ڕۆژەیە ئەم چالەکە لە خستخانەی هیوە بەڕێوەبەرین و بتوانین ئەم کتێبە بکەینە دیاری دەستمان بۆ هەموو ئەو نەخۆشانەی کە لەوێن و ئەو کەسانی کە حەز ئەکەن لەم بارەی ئەم کتێبەوە بزانن چاوەک ڕێکخراوی ئێمە بەڕاستی ئەم چالاکەمان لە بەردەسا هەیە و لە شوێنەکانی تریش بێگومان چالاکی جۆرا جۆر بەڕێوە بێ چالاکی جۆرا و جۆر و ئاگادارم کە لە کورساتیش کۆنسەرتێکی زۆر گەورە بەڕێوە بۆ هاوکاری نەخۆشانی شێرپەنجە کەمژی دەستخۆشیە بەڕاستی بتوانین کە هۆشیاریەک بڵاو بکەینەوانێ لانی کە مەگەر نتوانین لە ڕووی مادیەوە ئێمە سپۆرتی ئەو کەسانە بکەین کە ئەم نەخۆشیە بەڕێ ئەکەن یاخود لەژێر چارەسەری ئەم نەخۆشیان بتوانین لایانی مانەویان و هێزێکیان بۆ بگەڕێنینەوانێ بەڕاستی پێیان بڵین لەگەڵتانین بەڵێ خەندەخان زیاتر ناوەڕۆکی ئەم کتێبە هۆشیاریە بێگومان هەم چیرۆکی ژیانە و هەم هێز و ئیرادەیە ینی باسی ئەو کاتاناکە کە خۆی بەسەریا ساڵ بووە چۆن بەسەر ئەو نەخۆشیە لەگەڵ ئەو نەخۆشی بەڵێ چۆن جنگ لەگەڵ ئەم نەخۆشیەکە چۆن ئەو کاتە قورسانی بەڕێ کردوکەوە خۆی باسیەکە دوو جار نەشتەرگەری زۆر گەوری بۆ کراوە چۆنەها جار تووشی کۆما و غەیبوبە بووە و ئەو چارەسەرە کیمیایانەی کە بەڕێ کردووە و لەگەڵ ئەوەشا ئەم نووسەرە نەوەستاوە ئەم کەسە لەگەڵەوەی کە ئەم قورسیانی بەڕێ کردووە خۆمان نەزانین بینی ژیانێکی قورسە هەر کەسێک ئەم نەخۆشیە بە تایبەتیش کە تۆ ئەزمونێکی زۆری هەیە 12 ساڵە کە بەردەوام ڕۆژانە ئەو چارەسەر وەرئەگرێت و بەداخەوە خۆشی ناتوانێت لە بڵاوکردنەوەی کتێبەکە ئامادە بێتە تا ئێساش لە ژێر دۆخێکی تەندروستی ناجێگیرایە بەردەوام کە ئێمە پەیوەندیمان لەگەڵی هەیە و ئەمانە زانیاریەکانی لێوەرگرین لەژێر ئۆکسجینایە بەڵام ئەو هێشتا کۆڵی نەیەوە نەوەستاوە ئەو هێزی ینی بڕوای خۆی وایە ئەڵێ ئەگە من لە ڕۆژێکە چواردە دەنێک حەب بخۆم بۆ چارەسەری نەخۆشیەکەم بێگومانە بێت 3-4 لاپەڕەی من بخوێنمەوە
و لە لانی کەم چواردە دێڕ من بنووسم ئەنی ئەمە هێزێکە لە مرۆڤێکی ئاوایە پێم وایە ئەبێ بە هێز و ئیرادە بۆ ئەوانی کە ترکە چاوی لێ بکەن بۆ ئەو نەخۆشانی ترکە بتوانن هێزی لێ وەربگرن بەڕاستی. باشە خەندەخانە سەبارەت بە مەراسیبەکەی سبێنە وەک باست کرد کە نووسەری کتێبەکە ستیڤان شەمزینی لە دەرەوەی و چارەسەر وەرەگرێت بەڵام کێ ناساندن بۆ کتێبەکە کات وە ئەو کەسانی کە لەوێ ئامادا بن بە شوێکی گشتی کێن. ئێمە لەگەڵ نەخۆشخانەی هیوایە لە ینی هەماهەنگین وەداوامان لێ کردوون چونکە سبەینی ڕۆژی یەکشەممە و خۆتان نەزانن کۆمەڵک نەخۆشی زۆر لەوەیە پێمان باش بوو کە زۆرترینی ئەوانی کە لەوێ ئامادە ئەبن نەخۆشەکان بن ئەنی ئێمە خۆمان وەک ڕێکخراوی شار بڕێنمان ناوە هیچ کەسێک لە وەک میوانداری ینی لە ڕێی ڕێکخراوی ئێمە نەبرێ بۆ ئەوێ لەبەر ئەوەی ئەوانەی کە لەوێن سوود لەم بابەتە ئەبینەن زیاتر و ناساندنی کتێبەکە لەلایەن کاک ستیڤان شەمزینی خۆی بە دەنگ بۆی نردوین چارێکێک باسی کتێبەکە ئاکات ئێمە بڕێرماندا هەر لە ڕێگەی دەنگی خۆیەوە کە بڵاوی بکەینەوە ئەو کەسانی کە لەوێن بە دەنگی خۆی ناساندنی کتێبەکان گوێ لێبێت. زۆر باشە بە شوێکی گشتی ئەم کتێبە بانی ناساندنەکەی بۆ کرێت بەڵام هەڵە نەبم ئەم کتێب و کتێبێکی دیکەی بەڕێزیان هەر لە ساڵی 2024 چاپ بڵاوکراوەوە لەکوێ ناساندنیان بۆ کرێتەوە هەردوو کتێبەکە بەیەکەوە. بەڵێ ئێمە لە ئێستا سێ کتێبی کاک ستیڤانمان لە بەردەستایە کێک لە کتێبەکانی شارە و ئەم کتێبی کە باسی شۆڕشی ژیانی خۆیەکات و کتێبێکی تریشمان هەر لەلایە کە بە خۆشحاڵیەوە بە دیاری بۆ ئێوە هێناوە. ئەم دوو سێ کتێبە هێشتا بڵاوکردنەوەیان بۆ نەکراوە بەڵام ئێمە لە پرۆژەی ڕێکخراوی شار بەڕاستی پێمان باشە کە لە تەواوی ئەو ناوچانەی کوردستانە کە کاک ستیڤان خۆشی هەمان بیر و ڕای هەیە بتوانین لە شارەکانی کوردستان لە قەزا و ناحیەکانە لە هەر کوێیەک ئێمە بتوانین ناساندن بۆ ئەم کتێبانە بکەین و کتێبی شۆڕشەکەم دژی شێرپەنجە ئەمە ڕاستە ئێمە سبەینە لە نەخۆشخانەی هیوا ناساندن بۆ ئەم کتێباکەین بەهۆی ڕۆژی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بەڵام بڕێرمان ناوە کە بچینە هەولێر کە بچینە هەڵەبجە کە بڕۆینە هەموو ئەو شارانەی تر شار و شارۆچکەکان مەسەلەن لە هەولێری بینە نەخۆشانی نانەکەلی ئەو شوێنانی کە ئەم نەخۆشانی لەیە بۆی بتوانین زۆرترین کتێبی لێ بڵاوکەینەوانێ و ئەشمە ئاماژە بەیەک شت بەم ئەم کتێبانی کە چاپکراون هەموو ئەم کتێبانە لەسەر ئەرکی نووسەرخۆی بۆ چاپکراوە و هەموو کتێبەکانیش بە دیاری بەخشێت ئەو کەسانی کە لێ وەرەگرن. باشە کەواتە داهاتەکەی ئەگەر دواتر چاپ بکرێت و بڵاو بکرێتەوە داهاتەکەی ئەبخشرێتە نەخۆشخانەی هیوا بێگومان ئەگەر ئەمە ینی ئێمە بەسبێنە بە دیاری ئیبەخشین واتە هیچ داهاتە گۆر ناگرین لە بەرامبەرە ئێمە ئەمە دیاری نووسەرە هەموو کتێبەکان خۆی چاپی کردوون لەسەر ئەرکی مادی خۆی چاپکراوە و هەموو کتێبەکانیش ئەبەخشێت. سۆمە ستیڤان شەمزینی یەکێکە لە ڕۆژنامە نووسە دیارەکانی کورد کە لە ئەوروپاژی و لێرەوەش ئێمە سڵایی بۆ نێرین و بە هیوای تەندروستێکی باش بۆ ڕۆژنامە نووس ستیڤان شەمزینی بڵێ بەڵێ هەڵبەتەوە ئاماژشمان پێ ئاکام جگە لەم کتێبات دوو کتێبی دیکەشی هەیە کە چاپ و بڵاوکراونەتەوە بێگومان وەک ئاماژشمان پێیان کە یەکێکە لە ڕۆژنامە نووسەکان هەروەها نووسەرە دیارەکان کە چەندین کتێبی هەیە و کۆتا کتێبیشی بەناوی شۆڕشەکەم دژی شێرپەنجەوە بکە بەیانی ناساندنی بۆ کرێ. خەندەخان ئەگەر باز لە مەراسیمەکەی سبێنە بکەینەوە ئەم مەراسیمی کە بەیانی یاخود سبێنە ئەنجام بدرێت تا چەند گرنگە کە چالاکی لەم جۆرە هەبێت لە کاتی ڕوبەڕووبوونەوەی بۆ نمونە یادی ڕوبەڕووبوونەوەی دژی شێرپەنجەش نەخۆشی شێرپەنجە تا چەند گرنگە کە چالاکی جۆرە جۆر ئەنجام بدرێت بەڵێ وەکو ورەیەک بۆ نەخۆشانی شێرپەنجە و هەروەها بۆ نەخۆشخانەی هیواش باماش. بێگومان ئەم چالاکیانە زۆر گرنگم بە تایبەت کە تۆ دی کتێبێک بڵاوکەیتەوە کتێبێکیش کە ئەزمموی کەسێکە کە هەمان نەخۆشی ئەو کەسانە بەڕێکات کە لە نەخۆشخانەی هیوان ئێمە گڕێکراوی شار بێگومان هیچ یادێکمان لە یاد نەکردەوە بەڵام پێمان باش بوو بۆ ئەم یادی ڕۆژی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بچینە نەخۆشخانەی هیوا ڕاستەوخۆ لەگەڵ نەخۆشەکان لەگەڵ ئەو کەسانی کە لە سەردانی ئەو نەخۆشخانەیەکەن بتوانین پەیوەندیەک دروست بکەین و ڕۆژێک چەند خولێکێک کاتیان بگرین بۆ ئەوەی کە بابەتێکی بەسوود ئەگەر ئەم بابەتە ئەو گوتمان لە ڕووی مادیشەوە سوودیان پێنەکەنێت دڵنیان کە لە ڕووی مانەویەوە لە ڕووی هێز و ئیرادەوە سوودیان پێ ئەگەێنێت و بە هیواین بتوانە یەک
زەڕەش بێ لە ئازارەکانیان کەم کاتەوە ببێتە ڕێگە چارەیەک بۆ ئەوەی کە بتوانن بەسەر ئێش و ئازارەکانیان نازاڵ بێگومان. هەڵبەتە گەرەگەم پرسیار نەما بە دوو کۆتا پرسیار دەمەوێت بە شوێکی کورد باس لە ڕێکخراوەکەی خۆتان بکەیت. ڕێکخراوەکەی بەڕێستان کەی دامەزراوە ڕێکخراوەکە دە بە شوێکی گشتی ئەو کار و چالاکێنی لە کاتی دامەزرانیەوە تا ئێستا چی بووە چی لە خۆی گرتووە؟ ڕێکخراوی شار بۆ گەشە پێدانی مرۆیی لە ساڵی 2005ەوە واتە بە دیاریکراوی ئەم ساڵ 19 ساڵە لە کار و پرۆژەی بەردەوامایە و بەردەوام ئێمە لە ساڵەکانە هەموو یادەکان هەوڵ دەدەین کاریان تیا بکەین و هەموو یادەکان زیندوو ڕابگرین. بۆ ئەم ساڵ کە لە سەرەتای ساڵی 2024 بێگومان لە درێژەی هەموو ئەو کارە و چالاکیانێک کە ئەنجاممان داوە کۆڕ و سیمینارمان بەڕێوەیە و ناساندن بۆ هەموو ئەو کتێباناکەین مەسەلەن ئێمە لە هەفتەی ڕابردووە ناساندنمان بۆ کتێبی مامۆستا جەبار عوسمان کرد دوو ڕۆمانی بەڕێزیان کە تازە چاپکراوە ئەم ناساندن و بڵاوکردنەوەمان بۆ کردوون و لە سیوێکی یەکە کە ڕۆژی مناڵانی سەرشەقام بوون ئێمە هەرتوانیمان بە هەمان شێوە چالاکی بەڕێوە بین و توانین دیاریکی بچووکیش بێت بینە دەستی ئەم مناڵانێک کە لەسەر لای ترافیک لایتەکان کار دەخان چالاکیەکانتان تەنها بڵاوکردنەوەی کتێب نییە چالاکی هەمە جۆر بەخێر ئێمە لە هەموو بارەکان کار ئەەکەین خۆشبەختانە هەم لە بواری گەنجان بواری مناڵان ئێمە ساڵانە لە ینی یادی سلێمانیا چالاکێکی زۆر گەورە بەڕێوە ئەچێت خەڵاتی چەندها هونەرمەند و کەسایەتی ئەم شارە ئەکەین و بە درێژایی 7 ساڵە ئێمە بەردەوام ئەم چالاکیانە بەڕێوە ئەبین و ناساندنی کتێبەکانی ژۆ گوتمان ئەم ساڵ پرۆژەکانمان چووکە لە سەرەتای ساڵین کتێبەکانی کاکستیڤانێکێکن لەو چالاکیانەمان کە ئێمە بەنیازین لە هەموو شار و شارەکانی کوردستان بڵاوکردنەوە ناساندنیان بکەین و بکەین بە دیاری دەستمان. زۆر سەرکەوتنتان بۆ خوازین زۆر سپاس بۆ زۆر بەڕێز خەنجە محەممەد بەرپرسی بەشی ڕاگەاندن لە ڕێکخراوی شار سواز بووی کەمبانێ لەگەڵمانە بووی کۆمەڵێک زانیاری زۆر بەدەی سواز دەکەیت. سپاس بۆم دەفەتەوە دووبارە سەرکەوتوو بن.